خوشکینە جێ بگرن والله چاوی ئێمە لەگەڵ چاوی ئێوە یەک نییە جێ بگرن چاکم جێ لە ڕاگرن دەنگی ئێوە لەگەڵ دەنگی ئێمە یەکە ها 2000 ژ قسە بکە کە گوێم لە دەنگی بەزانەوە دەنگی ژنانە ئەدی پیاو دەنگتان جیاوازە خوا ئاگادارە دیتنی ئێمە لەگەڵ دیتنی ئێوە جیاوازە جێ بگرە خوشکەکەم خوا ئاگادارە پانتۆڵە تەسکەکەت لەبەر کردووە یان سینگت دیارە والله پیاو بەڕووتیەت خوێندنەوە ئەزان قەوارەی سینگت چەندە قەوارەی سمت و ئەولا و ڕان و ئەوان هەمی خوێنتەوە ئەستن وەکو ئیشاعی سێکسەکە هەیە ئاوا هەجلەکان لادا بەڕووتیەت خوێنتەوە خوا شایەدا کەس پێی نەگوتوم پێتەڵێن ئەوەش پیاوەکان هەرهەمووی دەژورێنە بەڵگە و دەلیلیش دایکە عائیشە تەماشەی یەمەنیەکانی کرد کە زۆران بازیانە کرد بە شمشێرە کورد بوو نەیەتوانی بیان بینی پێغەمبەر خۆی بۆ نەوی کرد دەزانم شاری پێغەمبەر تەماشەی ئەوانەیە کرد پێغەمبەر نەیوت یا عائیشە تەماشە مەکە نەزەرە بەڵام بە ئیمام عەلی فەرمێ الئولا لەکە والثانی عەلەیکە ئەڵێ یەکەم جا کە داوز بەشدێنکەوێ ئەمە گوناح ناگاتێت چکە سوتفێکەوتە بەرچاوتە لە ناکاوە ئەمە دوای ئاوڕێت خوا ئەوە چێیە ئەڵێ ئەوە نەزەر لەسەر حیسابە ئێمە ئەومان نیە تەماشاش ناکەین چونکە ژن تەماشای ئێمەکە وەکو خۆی ئەمان خوێنێتەوە چۆن ئەم بینی هەروایە بەسەبەخوای پیاوانینە ئەو پیاوە زۆر پۆخرن ئاگاد لێبێ خوشکی من ئەو جا هەرزان فرۆشمە بە خوا ئاگادارەوە نابینی کە لە ژوورنە هەر هەمویان بەس ڕاستکەن لەگەڵ خۆیانە خوا ئاگادارە کە ئەدبینن باڵا پۆشێکی بەجوان ئەوەندە لە بەرچاویان گەورەی ئەوەندە لە بەرچاویان گەورەی خوا ئاگادارە ناوێرن تەماشاتکەن پیاو ئاوانە خوشکەکەی من چەند خۆت ڕوتەکەیتەوە خوا ئاگادارە سوکە بێ والله وبالله وتله تەماشاتەکەن ئەوەندە غیرەتیان نێبرا ئەوەندە لێت ناترسن بە گەورە تەماشەت ناکەن هەیبەتت بۆ دانانێن من پیاوم هەوەجا من تەجروبەمێ لە 500 پیاوم پرسیە هەمووی جوابەکە وەکو من بووە من نازانم ئەو برانش کە لە ژوورێنە ئەیلا مەگەر کابرا پیاوەتی نەما بێ و ئیتی یا برا هەبێ مەسەن نێرە موک بێ ئەو شتێکی ترە من باسی پیاوەکەم جا خوشکینە تۆ خۆشەویستی خوا و پێغەمبەرت لە بڵایە دیاڵڵا دروشمی ئیسلام بەرزکەرەوە حیجابەکەی تۆ قێنەری هەرچی ناحەزانێ و دینەیە والله حیجابەکەی تۆ لا ئیلاهە ئیلا اللهە کە بەناو جادە گرتوتە بەدەستەوە والله کە ئەدبینن بە حیجابەوە حەزەکەن بمرن نەتبینن ئێمەش قل موتوا بغيظكم خاشە فەرمێ من أحسن قولا ممن دعا إلى الله وعمل صالحا دوایە ناترسێ لە کەس نەچێ وقال إنني من المسلمين إعلان كمالك ولا من مسلمان والله لا تشككي تو حجابك تو معنى أوي تو مسلماني وإعلان إسلامتي خود كردوا جا همتي توبيك نسحب كان إن شاء الله تعالى بلك همان بيكو بقينا خدمت بيغمبري سرور بعد شواكاني تو أمهات المؤمنين بن عائشة بن حفصة بن سمية لسر إسلام لا تبتي عنكر أبا جهل خجلك إلى دامين دا زقي درام هنا دري أو جواني بناي ما في أفرت وما في مرو الله أبا الحكم بزدي بيغمبر أو جاهلة كان كوايل أو أفرتك بيغمبر دي أبا جهلة أبا حكمنية أجا حاكم با ولا أفرتك بير صلاتك نا ولا ما جاهلة أي بيغمبر إخوة كان ناس داري أي بيغمبر إخوة كان عزيزي أي بيغمبر إخوة لسجنيك شون وجواب هاتي أو لسجنيك بأبا جهل لأبو جهل قاد نبي ها خنجري للداميني سمية دا وزقي دراندي كشتي سمية قلتي والله حاسد لمحمد يقول ما بينا سمية تفكيتك قلتي يا فاحش يا بذي هاي الزمان بيسي زمان دريجي قياس زوان خوي بوانا جيرا لنا وقريش لبرد شاي عمو عالمي خنزر راكي شاو لداميني او افرتي دا زقي دراند كشتي تخوا او بيوتري باوشي زانايان يان باوشي جاهلان پیغمبر ناس تناوي دانا باوشي جاهلان جا بزانێ پێغەمبەرەکەتان چەند لەسەرتانەوە جواب بووە ئەو مجریمانش دێن لە ڕێگەی ئێوەی ئافرەتانە گوایە مافی ئافرەت ئێمە دەکەی تۆ ئیسلامی تەطبیق نەکردووە لێتەدا ئیختیلاف پێغەمبەر نەکردو خۆتا ئیسلام نییە بخوا فەرمووە لەکم في رسول الله لقد كان لكم في رسول الله أسوة حسنة من كان يرجو الله واليوم الآخر ئەوەی خوای ببینی لە قیامەتی قورتار بی با تەقلیدی پێغەمبەرکە پێغەمبەر لە ژنای نەداوە هەی هاوار پێغەمبەر جنەی بە ژنان نەداوە هەی هاوار لمن حالي بوي من دكيتو بداي بيغمبر نكتو خطا بيغمبر نيا مجال نديو من حيدان بيتراب ويرن خايداتي من توج بدا خشككم اما تبكى والله امي بيوان كتو ابين بحجابه وازاني خلاص الدنيا وقامت الكبن زين شي دعاء اوكي
بزانە خوشکەکە من حیجابەکەی تۆ دروشمێکە دروشم بۆیە ڕقیان لە حیجابتە نایە دروشمان بەرز بێتەوە. خوا هیدایەتی من هیدایەتی ئەوەش بدات. الله ما وصاني فرجة نخاف خلافة بين أهل العلم وعلماء بەڵام بەخوای تەماشای بەڵگە و دەیدەکان کەی لەو زەونە فەسادێک کە تێداینا غیتاء الوەجی من بەرەو واجب ئەی خوێنمەوە.